والله جار وبار هەیە 8 نەفەری 9 نەفەری زیاتر دەبی کەمتر دەبی لای سەر و لای پێش کەورگۆ خۆمان شۆڕ دەکەنەوە تا خوارێ کنز یعنی لە جێکی دوور خۆتان پێدادن هەتاکەن بە سارێ دەمابن لە خۆمان شۆڕ دەکەنەوە تا خوارێ والله هەموو هەفتێک لەگە برادەران سەردانی دەوزیان دەکەین لۆ خۆشی فێنێکی خۆمان و دنیا گەرمە و خۆمان فێنێک دەکەینەوە جەوەکی دەگۆڕنەگە برادەران والله جار وبار هەیە 8 نەفەری 9 نەفەری زیاتر دەبی کەمتر دەبی لای سەر و لای پێش کەورگۆ خۆمان شۆڕ دەکەنەوە تا خوارێ کنز یعنی لە جێکی دوور خۆتان پێدادن هەتاکەن بە سارێ دەمابن لە خۆمان شۆڕ دەکەینەوە تا خوارێ هەمووش مەلەوانن ئەرێ والله نزیکەی چەند کیلۆمەتر دێ بەخوای زۆر دەبی بەس تقریبا چلک دەبیتی چەندتان پێدەچێت لە کەورگۆسک تا دەگەنە ئێرە والله ساعات 3:30 نێوڕان دەڕۆینەوە 4:30 و 5 دەگەینەوە وەلایە لێنە لێ چوبمان پێ بەس چاکەکەمان پێ نییە هەموو مەلەوانی الحەمدوللا لەسەر چوپی سوارەبی ناینە خوارێ ئەوەی مادی بیانە خۆی بە چوپی دەگرین خۆمان بە چوپی دەگرینەوە بیم ئەوە نەبین هیچ مەترسی هەیە لە سەزێ گەورەکە مەلەوانی دەکەن بەرێ وەڵ ئەو پاپۆڕانە دەوزیان تێکدا باکەم بکرێتەوە تازە لەگە برادرە چی قزما بە خۆماندا ئاگای لە خۆی نەمابوو لۆمە هات خۆمان لە نەدەبات لە ماینتدا بە خێراییەکی زۆر هات ئەرێ وەڵەگە لە سەرای بوو هیوادارم ئەو پاپۆڕانەکەم بکرێتەوە زۆر ناخۆشیان کرد یە شەپۆلی دروست دەکەن لەبەر هەیە لەبەر شەپۆلی دەخنچێ